ناجید کەری دڵبەر لە قیندە ڕندێ بێ ویژدان و دین نەتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە پێش ئاگر پەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دینی و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە عەرەبم لە ئێرانیم لە تورکێکی شەخستانیم نەگەر من خۆم مێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم لە عەرەبم لە ئێرانیم لە تورکێکی شەخستانیم نەگەر من خۆم مێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم کە کوردم و